بەڵام بەداخەوە ئەوەی بینیمان تا ئێستاش تا ئەو کاتێ ئێمە قسەی تیاکەین ئیستقراریەتێکی سیاسی کۆمەڵایەتی ئابووری لەم وڵاتەدا وجودی نییە. ئەوەی کە دێتە ئێمە باسی لەسەرگەن پرۆسی هەڵبژاردنە، پرۆسی هەڵبژاردن، پرۆسی دیموکراسی لە ناویدا پرۆسی هەڵبژاردن من پێم وایە لەو وڵاتانە بە تەواتی شەرقی ئەوسەد و خۆڕەڵاتی ناوەڕاست پرۆسی هەڵبژاردن پرۆسەیەکی گاڵتەجاریە تەنانەت بۆ شەرعێت پێدانی حکمی درێژکردنەوەی ماوەی دەسەڵاتی خۆیانە. ئەگەنا ئەگەر تۆ ببینی لەو هەموو هەڵبژاردنەی کە لە عێراق کراوە ئەوە تقریبەن ئێستا عالیان لە خولی شەشەمی هەڵبژاردنین کە دێت ئێستا لە خولی پێنجەمین بەڵام بەرەو خولی شەشەم ئەوە هەنگاوانین ئەبینین تا ئێستا کێشەکان زیاتر بوونە و ئالۆستر بوونە و پرۆسی دیموکراسی لە عێراقا زیاتر پاشەکشاکە و